17 bara ریوینگیا شوی خدایا من شر شیطان درگیری پناه خو بوده اینایه به نام خودی خدان رحمه اوی کو رحمه ددد پای بلندی جبوی ویه کو دشویدا کوله خو لمزگوتا حرام را بره مزگوتا اقصا اواکو ما دور آلی و پیروز جریه که ام نشانه خوب پیشانی وی بدن او بهیستن اویدنه ما نویسینا پیروز دابو موساجی و او جربیه رینمینی بو زاروکین اسرائیل خینجی من خو نسبرنه کسی باشکوتین اوانن که ما دگل نوح هلگرتن براستی او کوله یک سپاسدار بو ما دنویسینا پیروز دا بو زاروکین اسرائیل را جهاند بیگمان هوندی دو جارا گندلی لسر عرده دا بلاف بکند و بیگمان هوندی گلک خو مزن بکند دماکو یکمین بلینی هاتجه ما کولین خو بهیزک گلک مزن لدجیوه شاندن و او هاتنه ناو مالین ودا او بلینی هاتجه لی باشی ما هیلا هو لسر واندا سرکود ما به مال او کرنوه یارمتیا وگر او هجمارین و زیده کرد
اگر هون باشی بکند هون باشی بخو دکند اگر هون نباشی بکن او جبوه بخویه باشی دماغو بلینیا داوی ها تجه خمگینی اینانه رویوه اچونه ناو مزگیو تیدا هر وک کو او جارا یکی چوبونه ناودا او هر تشتی کو کته بر هیزاوان به تواوی ویران کرد جانهیری دیده کرد کو خدانه و رحم لسر ودا هبید لی اگر هون بزورد امجی دی بزورنه جبوی نباورا مجهنم گریه دوشگا زندانه براستی او قرآنه رینوینی دکت جبو او هری جهاتی او مزگینی ددت باورمندا اوین کو کارین درست دکن اوان دی پاداشک مزن هبید او هشیاری ددت اوین کو باوری به داوی ناکن ما اشکنجهک بجان جبوان آماده کریه هیشتاجی مروف بو نواشی دپارین هر وک کو او بو باشی دپارین مروف گلک بلزن ما شب و روز گرنه دو نشانه او باشی نشانا شوی مالی اروش گره نشانه جبو دیتن کوهون لقنجید خدان خو بگرد کوهون بزانند
سالا بهژمێرن و حساب بکەن ما هەموو تشتێک بەهووری شرووە کریە ما چارەنووسە هەر مرۆڤێکی هاوێتیە ئەستی ویدا دڕۆژە و ژیانێدا ئەم دێ تۆمارێکی بۆوە بیننە دەرێ کودێ ببینیت بێتە وەکرن تۆمارە خۆ بخوێنن ئیرۆ ڕەهاتە بخۆ تێرە هەیە کو حسابە تە بکەت هەر کەسێ کو هاتیە ڕێنبینی کرن ئەو تەنێ بۆ ڕەهاخۆ هاتیە ڕێنبینی کرن و هەر کەسێ کو لە ڕێ دەرکەویت ئەو تەنێ لە دژی وێ لە ڕێ دەردەکەویت هیچ بارهەلگرێک بارێ یەکە دیکە هەلناگریت نەژی ئەم سزا دەدەن تاکو ئەم پەیامبەرێکی نەشینن دەماکو ئەم دەخوازن گوندێکی وێران بکەن ئەم دەستوری دەدەنە ئەوێن دەوڵەمەند لێ ئەو بە پێداگیری سەرکێشیە وێ دەکەن لەوما گوتن تێتەجێ و ئەم وێ بە وێرانی وێران دەکەن ما چەند نەفش لە ناو برینە پشتی نوحە وەکە ئاگادار و بینەر خودانێ وە سەبارەت بە گونەهێن کۆلەیێن خۆ تێرێ هەیە هەر کەسێ کو داخوازە ئەوە دەم و دەست بکەت ئەم ji bo wî dilezînin li ewa ku em dixwazin ji bo her kesê ku em hez dikin
پاشێ مە ji بۆی وی جەهنەم ئامادە کریە کو تێدا بەشاوتیت بە سەرشووڕی و دەرکەوی هەر کەسێ کو داخوازە داویێ بکەت و بۆ ئالیێ وێ خەباتێ بکەت وەک کو دەبیە ئەو خەباتێ بکەت و باوەڕمەند بیت دێ سپاسیە خەباتە وان بێتە کرن ئەم خەلاتێ خودانێتە درێژ ئالیێ هەر کەسێ دکەن ئەوانە و ئەوانژی خەلاتێ خودانێتە سینۆردار نینن لێ بنێرە کو مە چاوە لەسەر وەی هەندێکە قەنجی لە ئەوێن دیکە گریە لێ پلەین دەداویێدا گەلەک مەزنترن و قەنجین وێ گەلەک مەزنترن چە خودێن دیکە نەدانێنە کێلەکە خودێدا بەلاهوون سەرشۆڕ و بێخودان نەبن خودانێ وە فەرمان دایە کو هون نابیت کولەی ئەوێن دیکە بن بەس ئەو نەبیت و دەگەل دایک و باوێن خۆ باش بن ئەگەر یەک یانژی هەردوو دگەلتە بگەهنە تەمەنێ بیری پاشێ نەبێژە ئەوان ئۆفژی ئەوان نەکەنە دەرێ و بگوتنین گرانبها دگەل وان بپەیون و بەرەحمێ بازکێن خۆ یێن ئۆستیخاریێ لەسەر ئەواندا شۆڕکەن و بێژن خودێ ڕەحمێ بەوان بکە هەر وەک کو ئەوان
مازن گرم دما از بچوک بوم خدانه و دزانید کو ده رها ودا چه هیه اگر هون درست کار بن او به پایان لیبهور بو اوین کجلک جارا دزورنه بال وی مافی خزما بدنیدا او اوین هجار او ریوی آجی او به هدردان خرج نکن اوین کو هدر ددن برای شیطان نه و شیطان جبو خدا نخو نانگوره بویه لی اگر تو پشتا خو بدهیه اوین کو هیویا رحمان خدا نی تنه اوا کو تجی جانهیری دکی بس بگوتنک نرم دگروان بپیوی دستی خوب به قرقا خوه زنجی نکه نجی دستی خوب هموی دریش بکن کهون بینه تاوانبار کرن او بیدراف بمینن براستی خدانه و به فراوانی ددته هر کسی که او دخوازید او بکیمیجی براستی خودی آگاه داری کوله خویه او اوان دبینید لترسی هجاری دا زاروکی خو نکشن امدی بوانجی دابین بکن بوجی او براستی کشتنا وان گناهک یلک مزنه او به هیچ شیوهکی لگانا قدخه نیزیک نبن براستی او بیروشتیه اوریک نباشه رحی نکشن
ئەوە کو خودێ قەدەغە گریە بەس بە مافداری نەبیت ئەگەر کەسێک بە بێدادی هاتیە کوێشتن مە دەسهڵات دایە میراتگirên wî lê nabît ew li kuştinê de sînora bibezînin bi rastî yarmetiya wî hatiye kirin nêzîkî malê sêviya nebin meger bi bêhtirîn rêbazê bît ta ku ew pêdigehin û belêniya xwe bicihbînin bi rastî sebaret bi belêniyê lêpirsîn tête kirin dema hûn dipîvên pîvanên tewaw bidin û bi kêşanên serast bikêşin ew e bêhtir e û berhema wê baştir e li dû ewa ku te çi zanist li ser da nîne neçe guh çav û dil sebaret bi wan hemûyan dê lêpirsîn bête kirinê bi qudetî li ser erdê negere bi rastî tu nikarî erdê bidirînî ne jî tu dê hîndî çiya bilind bî ew hemû nebaş e û li bar xudanê we kirêt e ew e li ev têgihiştinê ye ku xudanê te sirûş dayete xudêyek dîke nedanê bal xudê bila te nehawîjne cehennemê da tawanbar û derkê bes xudanê we hûn bo kura hilbijartine û li nav
فرشتا بخو گچ هلگرتنه براستی هون گوتنه که گلک مزر دبیجن ما ده او قرآنی دا برای بازی جدا شروع گریه بلکه لبر وی هندی بیت بیراوان لی اوه تنی اوان دورتر لری دردی خید بیجه اگر دگر خودی دا خودین دیکه هبان و کاکو او دبیجن هنه بس او دی لی گری آبان کو ریکه کی بو بال خدانی تختی پیدا بکن پای بلندی بو خودیه خودی گلک بلندتر لسر بی اویه که او دبیجن هفت آسمان او عرد و همون او دوان دا خودی پای بلند دکن هیچ دشتک چنینه که پسنا خودی پای بلند نکرد هرچند کهون پای بلند کرنا وان دی ناگهن براستی خودی پیداگر او لی بهور دماکو تو قرآنی دخوینی ام پرژینک و شارتی ددانین ناوبرا تو اوینکو باوری بداوی ناکن ما قپاخک هاوی دیه سر دلیوان کناهی لید او اوی دی بگن او دگوهی واندا گرادی هیه دماکو تو د قرآن دا به تنی آماژه به خدانی خود کی او به کربک گلک مزن بشتاخو ددنی دا ام دزانن
کو او چاوە گوهەی خۆ ددەنێ دا دەما کو ئەو گوهەی خۆ ددەنە تە ئۆ دەما کو ئەو بنەهێنی دپەیوەن ئەوێن نەڕاستکار دەبێژن هون بەس پەیڕەوی لە مێرەکی دەکەن کو هاتیە جادوگرن لێ بنهێرە ئەو بۆتە میناکێن چاوەتینن لەوما ئەو بەزر بوونە ئۆ نەکارن بچنە ڕێکێکی ئەو دەبێژن دەما کو ئەم دێ ببنە هێستک ئۆ پردکین هور هور مەگەر بەڕاستی ئەم دێ بە ئافراندنەک نو بێنە وەژاندن بێژە ببە بەر یانژی ئاسن یانژی هەر ئافراندنەک دیکە کو دەسەنگێ دەدا مەزنە ئەو دێ بێژن کێ دێ مەنوژەن بکەت بێژە ئەوێ کو جارا یەکێ هون ئافراندن پاشێ ئەو دێ سەرێ خۆ لەتە بەهەژینن و بێژن دێ کەنگی بیت بێژە ڕەنگە وان ژویانە دە ئەو ڕۆژا کو دەما خودێ گازی ڤەدکەت ئۆ هون بە پەسن بەرسەوە خودێ ددەن ئۆ هون دێ هەزە بکەن کو هون تەنێ بۆ دەمەک کورد لێرە ماینە بێژە گۆلەیên من تەنێ ئەوە کو باشە بێژن بەڕاستی شەیتان دۆی ناکۆکیێ لە ناوبەرا ئەواندا دەچینیت بەڕاستی شەیتان بە ئاشکرا دژمنێ مرۆڤایە خودانێ بەناس دکەت ئەگەر خودێ بخوازیت خودێ دێ
رحمه بوه بکد یانجی اگر خودی بخوازید خودی دی و سزا بدد ما تو نشاندی کو لسر اوان ببیه پارێزەر خودانێوە ئەوێ لە ئاسمانە ئۆ هەردێداژی ناز دکەد مە زێدەتر لە ئەوێن دیکە قەنجی لە هەندێک پێشبینا کریە مە دەستوورە نویسی دا داوودە بێژە لەبەر ئەوان بپارین کوە لە کێلەگا خودێدا وەرگرتنە ئەوان دەسەڵات چنینە کو کارەساتی وێدا ببەن یانژی بگوهرن ئەوێن کو ئەو لەبەر ئەواندا دەپارێن ئەو بخۆ لە کەرەستەیەکی دەگەڕێن بۆ باڵ خودانی خۆ لە ئەوێن کو هەری نێزیکن لە خودێ هێویە ڕەحمە خودێ دەخوازن û لە سزایê خودێ دەترسن بەڕاستی سزایە خودانێوە جihê ترسێ çe gundek nîne ku pêş roja wejiyanê em wêran nekin yan jî bi dijwarî siza nedin ew di nivîsînê da hatiye tomar kirin hiç tiştek pêşgiriya me li şandina nîşaneya naket xêncî wê ku evên pêş da bawerî pê nekiribûn me hêştira mê veke nîşaneyek zelal dabû netewa semûdê lê ewan nerastî lê kirin em nîşaneya naşînin xêncî bo agahdoriyê nebît dema
مگوته ده براستی خدا ده مروف دور پیچ که اینه او دیتنا کمه پیشانی ده دایی تنه ازمونک بو مروه او دارا نرینی کی ده قرآن دا ما او ترساندنجی لی او هندی تنه لسینور بزاندنا وان زیده کرد دماغو ما گوته فرشتا لبر آدم چوکی خو دانن او سری خو بنوینن اوان چوکی خو دانان او سری خو نواندن لی بس ابلیس نبید وی گفت چما دبیا از چوکی خو لبر کسکی دانم او سری خو بنوینم کتا لحریا کلبوجا آفراندیه وی گوت دو اوه دبینی کو ته لسر وی من ریز لی گرتیه اگر تو تا روژا و جیانی درفت بدهی من بیگمان از دی باشکتین وی لناف ببن بس هندک نبن خودی گوت هر کسی لناو اواندا پیروی لده بکد بس براستی دی جهنم پاداشی و بیت پاداشک گیر هاتی هر کسی لناو اواندا کدو دگاری بی دنگی خو هان بده بی لشکر خو این سوار او پیاده لوان بده ثروت او زاروکین وان دگر واندا بار وکه او بلینیا بده وان لی شیطان چه بلینیا نادده وان خینجی خیالا
براستی دەدێ چ دەسەڵات لەسەر کۆلەین مندا نەبیت خودانێ دە تێراخ و پارێزەرێ ئەوانە خودانێ وەیە کۆبووە گەمی لەسەر دەریایێدا دەهاژوت کوهون بکارن لە قەنجیێ خودێ بگەڕێن بەڕاستی خودێ ڕەحمێ دەدەتە وە دەماک و هون لەسەر دەریایێنە ئۆ کارەسات تێتە سەروە ئەوێن کو هون لەبەر واندا دەپاڕین بەزر دەبن بەس خودێ نەبیت لێ دەماک و خودێ وە بە ئەولەهی دەزوەڕێنیتە سەر حەشکاتیێ هون پشتاخ و ددەنێ ئۆ مرۆڤ نانکۆرن مەگەر هون هەست بە تەناهیێ دەکەن کو خودێ وەل عەردێ ناکەت کوە قورد بکەت یانژی باهۆزا گەورە ناشینیتە سەروە باشێ هون کەسێ پەیدا ناکەن کوە بپارێزیت یانژی هون دەکارن هەست بە تەناهیێ بکەن کو خودێ جارێک دیکە وە ناشینیتە ناودا ئۆ باهۆزێک تند ناشینیتە سەروە کوە بەخەندقێنیت چمکی وە باوەڕ نەکردبوو باشێ هون لە دژی مە هیچ کەسێ پەیدا ناکەن کو تۆلەیا وە وەکەت بێگومان مە ڕێز لە زاروکێن ئادەمە گردیە ئۆ مە ئەو لەسەر حەشکاتی و دەریایێدا هەڵگرتنە مە دەبارێن باش بۆوان دابین کرنە و مە قەنجی لەوان کرد لەسەر وەی گەلک ئەوێن کو مە ئافراندنە ئۆ
قەنجی لەوان گریە دە ئاو ڕۆژاک و ئەم گازی هەموو مرۆڤا دەکەن ئەوێن کو تۆمارە وان داینە دەستێ وان یێ ڕاستێدا ئەو دێ تۆمارە خۆ بخوێنن بێدادی لەوان نایەتە گرن هەما هەندی پووشکێکی ژی ئەوێن کو لێرەدا گۆرە بوون ئەو دێ لە داویێدا ژی گۆرە بن و تەنانەت دوورتر لە ڕێ دەرکەتی بەڕاستی ئەو لەبەردا بوون کۆتە هان بدەن لە ئەوا کۆمە سروش دایەتە وێدا ببەن کۆ تو ئەوێن دیکە سەبارەت بمە بەرهەم بینی باشێ ئەوان دێ تو وەکە هەواڵ وەرگرتبای ئەگەر مە تۆ بەهێز نەکردبای هەند نەمابوو کە تۆ کێمەکێ خۆ بۆ ئالیێ وان خار بکەی باشێ مەدێ وەکربا کۆ تو دۆ ژیانا تام بکەی و دۆ مرنا ژی باشێ دەدێ کەس پەیدا نەکربا کۆ لە دژی مە یارمەتییا تە بکەت بەڕاستی ئەو لەبەردا بوون کۆتە لە ئەو وڵاتە بتەرسینن و تەلێ بکەنە دەر لێ پشتی تە ئەو لە دەمەک کورت زێدەتر نامینن ڕێبازا دامەزراندی بۆ ئەو پەیامبەرێن مە کۆ مە پێش تەدا شاندن و تو چە گوهرتنا لە ڕێبازا مەدا نابینی لە ئەو دەماک و ڕۆژ گەهەشتیە سەر ئەلەندێ تا تاریبوونا شەوێ نوبێژێ بکە و دەسەرێ
سبیدا قرآن گواهی ل قرآن سر سبی تیتدان او ددما شویدا بو او زیدتر لخوی رابه بلکه لبر هندی خدا نیوه و وجینیده جهگه پسنگی او بیجه خدا نیمن وسا لمن بگه که از براستی بچمه جوری او براستی بیمه دری او بدست حلاتا خو یارمتیا من بکه او بیجه راستی هاتیه او درو لناو چویه براستی دی درو لناو بچید ما بقرآن درمان و رحم بو اوینکو باور دکن شانده خاری لی جبو اوینکو باور ناکن او تنی زراروان زیده دکت دماکو ام قنجی به مروه دکن او پشتا خو ددتی او خو دور دکت لی دماکو نباشی لوی ددت او بهیوی دبیت بیجه هر کسک برای بازا خو کار دکت لی خدا نیوه دزانید کانی که رینوینی ری هاتیه گرد او سبارت برحی لتا دپرسن بیجه ره دستورا خدانی منه ل سروی تنی گیمک زانست به هاتیه دان اگر ما خواسته با بیگمان مدی او سروشا کو دایته ویدا بره باشی تدی کس پیدا نکره با سبارت بوی ل دجیمه تا
بپارێزیت خێنجی ڕەحمان خودانێتە لەسەرتە بەڕاستی قەنجیە خودێ لەسەرتە مەزنە بێژە ئەگەر هەموو مرۆڤ ئوژن هاتبانە باڵ هەب کو قورئانەکێ وەگۆ ئەوێ بەرهەم بینن ئەوەندێ نەگاریبە یێکە وەگۆ ئەوێ بینن تەنانەت ئەگەر هەندێک لە ئەوان یارمەتیە هەندێک ئەوێن دیکەژی گرەوە دەوێ قورئانێدا ئەم بۆ مرۆڤە هەموو میناگە شرووە دەکەن لێ پڕانیە مرۆڤە ناپەژینن خێنجی نەباوەریە ئەو دەبێژن ئەم باوەری بەدە ناکەن تاکو دووبوومە گانیەکێ لە ئەردێدا نەبڵقینی یانژی تاکو دە باخچەیەکێ دارێ خوڕمێ و ڕەزێ تری نەبیت و وەسا لە جەما بکەی کو لە ناودا بە فراوانی بەهەرکن یانژی وەسا لە ئاسمانە بکەی کو پرتی پرتی سەرمەدا بکەویت هەروەک کوتە ڕاگەهاندبوو یانژی پێشتا خودێ و فەرشتا بینە یانژی تە مالەک لە جەوهەرا چێکری هەبیت یانژی هەرکێشە ئاسمانە ئەم چ جارە باوەڕی بە هەرکێشانە دەناکەن تاکو دوو نویسینەکە پیرۆز بۆمە نەینیە خارێ کو ئەم بخوێنن بێژە پایە بلندی بۆ خودانێ من بیت مەگەر خێنجی پەیامبەرێک بمر ئەز تشتێک دیکەمە چ تشتێکی پێشگیری لە مرۆڤە کرد کو باوەڕ نەکرد دەما کو ڕێنوینی
وان گوته بو خودی پیامبرک بمر شاندیه بیجه اگر لسر عردی فرشته هبان کو به تنهایی گریابان بیگمان مدی بو اوان لآسمان را فرشته یک پیامبر شانده با بیجه خودی دناورا من اودا تیرا خو گواه براستی خودی آگاه دار و بینری گوله خویه هر کسی که خودی رینوینی بکد بس او رینوینی گریه و هر کسی که خودی بهیلید لره در کوید دو چجارا بوان پاریزوانا لکیلک خودی دا پیدا ناکی ده روژا و جیان دا امدی وان کوم بکنه سر رومت وان گوره لال و گر جهنم دی پناهگاه وان بید چند جارا او کیم بید ام بگوریک خوشتر ده تاییسینن اوه پاداشی وان چمکی اوان باوری بشکرین ما نکرن و گوتن دماکو امدی ببنه هیستک او پرتکین هور هور مگر براستی امدی به آفراندنکه نو بینه وژاندن مگر او نابینن کو خودی آفرینری آسمانا او اردیه او دکارید اوین میناوان به آفرینید او خودی دمک بوان دیهار گریه کو چو گمان سوارت به وی هندی نینه لی اوین نباشکار ناپذیرینن خینجی نباوری بیجه اگر تو خدانه همبان رحما خدانه من بای تده ترسی
دانه دار او باش و خدان گربان مروف قرنوسه ما نه نشانه این زلال دابونه موسا لو ما لزاروکن اسرائیل بپرسه دماکو او هات بالوان فرعون گوتوی موسا از هزر دکم تو هاتی جادو گرن وی گوت بگمان تو دزانی کسی اوانه وکه بلگه نشاندنه خاری خینجی خدان آسمانا او عرده فرعون از براستی هزر دکن تو لناوچوی لو ما وی دخواست کو اوان لولات بکته در لی ما او اوین دگل ویدا به هورا خنده قاندن پشتی وی مگوت زاروک اسرائیل ل ولات بجین او دماکو بلینیا لاوی ها تجه امدی و لکومک تیکل دا بینن ما براستی شاندیه خاری او براستی هاتیه خاری ما تنی تو شاندی کو مزکینی او آگاه داری بدهی قرآنک کمه جیاواز گریه بلکه تو ببهنوک بو مرووا بخوینی اومه شاندیه خاری ده قونا خادا بیجه باور بکن یانجی باور نکن براستی اوین کو پیش اویدا زانست بوان هات بودان دماکو او بوان دیتا خواندن او بسر نواندن دکونه سر رومت خو او دبیجن پای بلندی بو خدانه مه براستی بلینیا خدانه مه هاتیه جه او
لسر رومت خورا دکونه خاره دگری او او هستی خاریا وان زیدت دکت بیجه لبر خودی بپاری یانجی لبر خدانه رحمه بپاری به هر ناوجی دو لبر خودی بپاری باشترین ناو یه خودی نه ل نوبیجین خدا بلند دنگ نکه نجی بیدنگ به لی ریکجی دناوبری دا بگیره او بیجه پسن بو خودیه اوی کو لپادشاهی خدا چه گر او حوال نورگردنه او خودی پاریزوان نینن لبر بهیزی مزنایی خودی مزنته بگه